متا باش بی ام بزانین او میکانیزم چاویا به تایبەت دوی روشیدا به چه آوایکی موچه کسو کارین شهیدان تی پارو کرن. محمد دم باش دیاره من دەمەوێت دەستپێک باز لەوە بکەم کە بڵین لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا شێوازی پێدانی موچە لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سلێمانیش وەڕانکاری بەسەردا هاتووە. من ئێستا هاتوومەتە بەڕێوەبەراتی کاروباری شەهیدان و فەلکراون لە سلێمانی یەکسەر ڕاستەخۆ دەمێت بچمە لای کاک ئەدیب لەتیف بەڕێوەبەرەکەی کە میکانیزمی شێوازی دابشکردنی موچەی کەسوکاری شەهیدان بۆمان باس بکە. کاک ئەدیب فەرموو ئێرە سڵاوت لێ بە سوپاس دەمێت لەوە دەست پێ بکەم میکانیزمەکە چۆنە چکە ئێستا ژمارێکی زۆر لە کەسوکاری شەهیدان و ئەرفالکراوان چاوەڕێن لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە میکانیزمەکان پێبووترێ فەرموو باسی بکە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان وەکو لای هەمووان ئاشکرا من نامەوێت باسی تاخیربوونی معاش و ئەوە بکەم بەڵام ئەمەوێ ئەوە ڕوونکەمەوە بۆ خانەوادی سەربەرزی شەهیدان کە ڕۆژی یەکشەمە دەسەکرێت بە دابشکردنی موچەی شەهیدان هەروەکو پێشتر چۆن لە بانقەکانی خۆیان وەریان گرتووە بە هەمان شێوە سەردانی بانقەکانەکەن بەڵام شێوازی میکانیزمەکەی تۆزێک جیاوازە لەبەر ئەو قەرەباڵغی و ئەو باری تەندروستی کە ڕووی لە وڵاتەکەمان کردووە پێم خۆش بۆ ڕوونکردنەوەیکیان بەمێ بۆی کەس ئازێت نەکێشێ بۆ شێوازەی کە بە قەرەباڵغیە بە شێوازێکیکە بڕۆن بۆ وەرگرتنی موچەکانیان وەکو بەپێی ئەو خشتەی کە لە ڕێگەی وەزارەتی داراییەوە بۆماندانراوە بەم شێوازەیە کە بۆ بەڕێستانی باسەکەم بۆی ئەوان ژیان لێبێ و بتوانن لە ڕۆژی دیاریکراوی خۆیان بچن بۆ وەرگرتنی معاشەکانیان. ڕۆژانی یەکشەمە و دووشەمە شەهیدانی سەنگەر ئەتوانن بچن بۆ وەرگرتنی معاشەکانیان ینی بەیانی و دوو بەیانی. ڕۆژانی سێشەمە شەهیدانی جینۆساید کراوان کە پێک هاتوون لە ئەنفال و کیمیاباران لە و بەرکەوتی چەکی کیمیاوی. ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە شەهیدانی هاوڵاتی ئەچن بۆ وەرگرتنی موچەکانیان و خۆشبەختانەش لەگەڵ هاوڕێیانی بانقەکانە لەگەڵ کاک عەبدوڕەحمانە ئەو تەنسیقەمان کردووە کە بانقەکان ڕۆژانە تا سەعات 3 نیوەڕۆ ئیشوکاری خۆیان بکەن و بانقەکانیش ئامادەکراوە بۆ ئەوەی خانەوادەی سەربەرزی شەهیدان بە شێوازێکی سیستەماتیک و بە شێوازێکی تەندروست بچن بۆ وەرگرتنی موچەکانیان و هەموو ئامادەکاریەکانیش کراوە لە بانقەکانە بۆ ئەو مەبەستەوە ئێمەش خۆمان تەواجدمان هەبێت لە بەڕێوەبەراتی گشتی لە ماوەی ئەو 4-5 ڕۆژەی کە موچەکان دابەشەکرێەوە هەر گرفتێکیشان هەبوو خانەوادەی سەربەرزی شەهیدان ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ئێمە بۆ خۆمان لێرە تەواجدمان هەیە و ژمارە تەلەفۆنی ئێمەش لای زۆربەی خانەوادەی سەربەرزی شەهیدان هەیە. دەمەبزانم ئەگەر ژمارە تەلەفۆنێکیش باس بکەیت چکە زۆر خەڵکمان دەکا بینەران و کەسانی کە موچەی وارسی شەهیدان وەردەگرن ژمارە تەلەفۆنەکە جارێکە بە ڕاستەخۆ بەس بە هێواشی باسی بەڵێ زۆر سوپاس بۆ ئەو پرسیاری بەڕێستان. ژمارە تەلەفۆنی من 0770 152 0582 کە خانەوادەی سەربەرزی شەهیدان هەچ کاتێک هەچ دەقەیەک ویستیان تەلەفۆنکەن ئێمە لە خزمەتیان نابین و ئەتوانین کار ئاسانی ئیش و کارەکانیان بۆ بکەن و ئەوەی کە پێشتریش خۆیان چون بۆ وەرگرتنی موچەکانیان ئەتوانن بچن وەری بگرن و ئەوەشی کە وەکالەتی هەیە ئەتوانن هەر بە وەکالەتەکان بچن وەریگرن و ئەو مانگەژوات تەنسیقمان کردووە لەگەڵ بانقەکانە گرفتی وەکالەت نەبێت بۆ ئەوەی کە پێویستکە بە وەکالەت تازەکردنەوە بۆ ماوەی 6 مانگ جارێک کە سیستەمێک هەبوو لە بەڕێوەبەراتی گشتیمان بۆ بینینی وارسەکان ئەو مانگە ئەوەشمان لێ دەکردەوە بۆی بەکار ئاسانیتر بتوانن موچەکانیان وەربگرن. کاک ئەدیب دەمێ بزانم ینی هەندێک کات قەرەباڵغیەک ئەبێ یان شتێک ئەبێت ئەم شێوازە چۆن حەلکراوە بۆی کە ینی کەسوکاری شەهیدان کەمیان نەبەخشیوە بۆی جارێکە دڵ قوربانی نەدەن. دەمە بەستم ئەوە ینی لەبەردەم بانکەکانە چۆن ڕێکخراون ئەو میکانیزمە چۆن ئەگەر ورتر باسی بکەیت. ئەوەی کە بەڕێزت باست کرد و ئەوەش کە بکرێ هەچێک بکرێ هێشتا هەرکەمە بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان ئێمە وای ئەبینین و هەر لە واقعیشە وایە لە ڕێگەی بانقەکانەوە لە ڕێگەی برادرانی بانقەکانەوە تەنسیق کراوە کە بە شێوازێکی سیستەماتیک و بە شێوازێکی بەڕیزکردن بچنە ژوورەوە پابەندی داواکارم لە خانەوادەی سەربەرزی شەهیدانیش پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و خۆشمان تەواجدمان هەبێت لە بانقەکان بۆ کارئاسانیکردن بۆ ئیش و کارەکانیان. کاک ئەدیب دەمێ بزانم ینی لە چەند ڕۆژە بە کۆتایە موچەی وارسی شەهیدان چەند ڕۆژی پێ دەچێت؟ بەپێی ئەو خشتەی کە لە ڕێگەی وەزارەتی داراییەوە بۆ ئێمەدانراوە 5 ڕۆژە خانەی دابشکردنی موچەکانیان بەڵام لەگەڵ ئەمەشە هەر بەردەوامی ئەبێت. بۆ نمونە ئەگەر وارسی شەهیدێک بەیانی و دوو بەیانی شەهیدانی سەنگەر بچێ نەچێ بۆ موچەکەی ئەکرێت لە ڕۆژانی داهاتوو شابچێ بەس بە مەرجە قەرەباڵغی و ئەو گرفتە دروست نەبێ و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت. تا ڕۆژی یەکشەم و دووشەم و سێشەم موچەی وارسی شەهیدان دابش دەکرێت بۆ میکانیزمە یەکشەم و دووشەم و سێشەم و چوارشەم و پێنجشەمش موچەی شەهیدان دابشکرێت بەس بە میکانیزمی ئەوەی کە
باسمان کردوتمان ڕۆژی یەکشەمە و دووشەمە شەهیدانی سەنگەر سێشەمە شەهیدانی جینۆسایدکراوان کە پێک هاتوون لە ئەنفال و کیمیاباران و بەرکەوتەی چەکی کیمیایش کە کۆمەڵێکمانەیە بەرکەوتەی چەکی کیمیاین ئەوانیش لە هەمان کاتا موچەکانیان پێدرێ چوارشەمە و پێنجشەمەش موچەی شەهیدانی هاوڵاتی و لە هەمان کاتیچە بەس کە ڕۆژی یەکەم و دووهەم ئەگەر خانەوادەی شەیدی سەربەرز شەهیدانی سەنگەر نەچون بۆ وەرگرتنی موچەکانیان ئەتوان لە ڕۆژانی داهاتوو شاپچن بۆ وەرگرتنی موچەکان بەس بە مەرجێک ئەو قەرەباڵخی و ئەو شێوازە نەبێت کە ببێتە قەرەباڵخیەک نتوانن بانقەکانی سەیطرە بکەن بەسەر ئێمەش نتوانین هاوکاریان بین. کاگە دەبێت پرسیاری دروستە بێ بۆچی ئەو ڕۆژانە دانراوە دەبێت ئەمە بۆچی ینی لە بەرژەوەندی کێ ئەمە بۆ باسکێەوە دانانی ئەو ڕۆژانە بە تەنسیقی وەزارەتەکەی ئێمە و وەزارەتی دارایی بووە لەبەرەوەی ئێمە نزیکی 16,000 وارسێکی شەهیدمان هەیە لە ناو پارێزگای سلێمانیا بۆ وەرگرتنی موچەکانیان هەر بۆ زانیاری بەڕێستان ئەوانە کۆمەڵک خەڵکی تایە پیرن توانایان نییە نەخۆشن و ئەمانە ئەو میکانیزمەمان بۆ یێداناوە ئێمە لە بانقەکان 8 بانقمان هەیە کە موچەی شەهیدانی تیادا باشەکرێ هەنی یەک بانق و دوو بانقی 8 بانقمان هەیە لەگەڵ ئەمەش ئێمە کاراسانیمان کردو بۆی بتوانن بە شێوازێکی ئیسراحەت بە شێوازێکی دوور لە قەرەباڵخی بچن بۆ وەرگرتنی موچەکانیان و ئێمە هەر ئەمەوێ ئەو پەیامەش بە بەڕێستان بڵێم و بە خانەوادەی سەربەرزی شەهیدان بڵێم لە ڕێگەی کاگاواتەوە تەنسیقیەوەمان کردو بۆ هێزە ئەمنیەکان کە کار ئاسانی بکەنەوەی کە هەوێ شەهیدی پێ بوو ئەو ڕۆژە بێت بۆ وەرگرتنی موچەکانیان خانەوادی سەربەرزی شەهیدان. کاکەتیب لە کۆتاییدا چی هەیە من نەمبوت پێدا خۆ پرسیار بێ بەڕێستان ڕوونکردنەوە بێ بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان باسی. سوپاس بۆ ئێوە جارێکی کەش من بەس ئەوە ئاڵێم پابەندبوونمان بە ڕێنمایەکان پاراستنی ئەوانە پاراستنی میلەتەکەمانە چونکە ئەوەی کە ئەوان بەخشیوانە بە وڵاتە خوێنێکی زۆر بەخشاوە بۆ ئەو وڵاتە نامانەوە خانەوادەی سەربەرزی شەهیدانیش جارێکی کە خوانەخواستە تووشی گرفتێکی تەندروستی ببن من ئەوەی کە پێمەکرێەوە بانقەکانی ژەوەی کە پێیانەکرێت لە خزمەتیان نابین چی تەندروست پێ ئەوان بۆکەین بۆی بتوانین بە شێوازێکی سیستەم و بە شێوازێک کە پەیوەست بە ڕێنمایە تەندروستەکانەوە بۆیان جێبەجێ بکەین. سپاس بۆ ئامادەبوونی ئێوە. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێز ئەدیب لەتیف ڕێوبەری گشتی کاروباری هەرسی شەیدان بە گشتی لە پارێزگای سلێمانی. محەممەد ئەوەی کاک ئەدیبیش باسی کرد کە سبەی دەست دەکرێت بە دابەشکردنی موچەی کەسوکاری شەیدان و ئەنفال و دەمێ بازەوە بکەم کە ئەو میکانیزمی کە ئەمان هەڵیان بژاردووە شێوازی دابشکردنەکە بۆ شێواز دابشکردنە مەبەستیانەکە زەرر و زیانبەر کەسوکاری سەربەرزی شەیدان نەکەوێت چونکە کەمیان نەبەخشیوە بە کوردستان نایانەوێت بەهۆی وەرگرتنی موچەوە زیانیان بەرکەوێت بۆ ئێمان دەیانەوێت بە شێوازێکی زۆر باش سەرجەم کەسوکاری سەربەرزی شەیدان سەلامەت بن بە هیواین هەموو کوردستان سەلامەت بێت من دەگەڕێمەوە لای تۆ محەممەد.